سڵاو ڕێز هاوڕێیان هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لە هەر شوێنێکی دنیا. ئەو کابرایی لە تەنیشتم هەیە ئەوە ناوی مستەفا جەجەلیە. ئەوە یەک لەو تورکە فاشستانەی کە لە 2018 لە بۆ دڵخۆشکردنی ئەردۆغانی لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی تکەی تورک بۆ داگیرکردنی عەفرین مارشێکیان دانا، گۆرانێکیان بڵاو کردەوە بە ناوی مارشی تورکی بۆ داگیرکردنی عەفرین. ئێستا ببینن کوڕە هەرزەکارەکەی مەسرور بارزانی لە 2022 لە بۆ ئاهەنگی دەرچوانی زانکۆی ئەمریکی لە دهۆک ئەو مستەفا جەجەلیە هینایە لەوەی ئەردۆغان و یعنی بە فولەکەی مەسرور بارزانی کوڕەکەی و ئال بارزانی هیچ شتێک لەدەست نادەن بۆ دڵخۆشکردنی ئەردۆغان و دار و دەستەکەی. یعنی بە کوردەکەی مەبەستی ئەو ڤیدیۆی من ئەوەیە ئەوانە بە هەموو خەڵکێک دەرێن جاش. باشە کاکە ئەو گریمان هەموو خەڵک جاشە، بەس ئەنگۆ جاشایەتی تۆ دەکەن. ئێوە داگیرکاری نییە، لەسەر کابرا هاتی لەسەر داگیرکاری خاچی کوردستان ماشینەتەوەی لە بۆ تورک دەرێت. ئەتش دەهینی لە وڵاتەکەی خۆت دنیای کوارەشی دەدەی گۆرانی دۆبری لە بۆ ئاهەنگی دەرچوانی زانکۆی. ئێوە جاشایەتیە. ئەوجە کۆیلەکانیش شەو ڕۆژ دەمە خڕ دەبنەوە بەمە دەرێن جاش. کاکە ئەوە جاشایەتیە، بەمە مەرێن جاش، بڕۆن بە بەرپرسەکانتان برێن کە پارەی ئەنگۆ بە فری لە خەتم قسە بەمە دەرێن، ئەو پارەی گۆ دەدزن دەدەنە ئەو فاشستانە لۆی بێن گۆرانی برێن و پارەی پەیدا. ئەوەیە جاشایەتی. بۆ جاشایەتی هەر ئەوە نییە، جاشایەتی ئەنوا ئەشکال نەوعی هەیە، ئەو یەک لە زۆرەکانی. ئیتر بە هیوام ئەو کۆیلانەی کە بە فری لە خەتر قسە بۆمە دەرێن بەسەر خۆیان بێنەوە ببینن چێ جاشە. ئەمەیان ئال بارزانی. Şöyle